دروست ئافرەت ئیمامەتی ئیمامەت بکا لە کاتێکە ئیمامی پیاویش هەبێت نابێت. ئیمامەت هی پیاوانە، بەڵام ئەمە ئەگەر پیاو ئافرەت بەیەکۆ بێ، بەڵام ئەگەر ئافرەت بە تەنیا بێ بەڵێ ئەتوانێت ئیمامەتی ئافرەت بکە. پیا ئافرەت دەتوانێت ئیمامەتی ئافرەت بکە، بەڵام ئافرەت ناشێ ئیمامەتی پیاوان بکە. براینە ئەو تو بەسەر ئەو جعلیان ڕێەکەی، ها بەسەر ئەو ڕەسیفە ڕێەکەی، بەسەر ئەو ڕەسیفە ڕێەکەی لە دواوە نایبینی تەقەی پای ئافرەتێتێ، ها تەق تەق دڵت خوڕپاکە تێگەی ئێوانە گشتمانوانین گشتمان مەگەر کەسێ نەفسی نەوێ هەخوا نەفسی نەیەڵای ئێبێ ئافرەت ئیمامەتی بۆ بکە ئەوانە ئێبێ چۆن نوێژێ بێ ئەوە چۆن نەژێ بێ وانە ئافرەت و دەنگی خۆشی ئافرەت و ئاەت قورئان بۆ بکەنێ ئیتر بەخوا دەنگت بەسا لای دەنگ بیرێتە لای دەنگ خۆشیەکەی ئەو ئافرەت نابێ ئیمامەت بکە هەر یعنی لە شەرع نابێت. ئیتر من ئەو نمونەشم بۆ هێناوە بۆ ئەوی تێبگەین. مامۆسایە ئێمە زەکاتمان پێ دەشێت پیاوەکەم ئیش دەکات بەڵام بە پێی پێویست نییە بەشی ناکات کرێچینیش سیارەشمان نییە وەڵی سیارەتیش هەبێ و خانەتیشی خۆت بێ ئەگەر موچەکەتان یان ئیشەکەتان بەش نەکات زەکاتان پێشێ چ جا کرێچیش بیت و سیارەشت نەبێ. قورآن ختمکردن وكردني بدياري بو مردو أبيت طبعا هو خلافي تاعي لبيني زانا كان معنا إمام الشافعي أفرمي نابي والله أواني لما زال إمام الشافعي أواني كالريروي مذهب الشافعي وكبون من إمام النووي أفرمي أبيت أبي إنسان قرآن ختم كهديه كبمردو بلام إما أتوانين شي بكين إما أتوانين شتيكي تربكين أو أبزام زور شاكا من كاتي أم قرآن ختمكم بۆ خۆم ئەیخوێنم طبعا قورآن کە تۆ ئەیخوێنی بۆ خۆت ئەیخوێنی کاتێ ختمێکم لە کۆتاییە ئەڵێم یا ڕەبی خوایە ئەم قورآنە کە ختمم کرد لێم قبول بکەی یا ڕەبی خوایە پاداشتی حرف بە حرفین بیتەوە یا ڕەبی خوایە ئیتر ئەو دوعایانەی کە هەیە کە ئەیزانن بیڵێ خوایە ماڵ بناڵم ساڵحکەی خوایە خێزانەکەم ساڵحکەی خوایە براکانم چاکەی خوایە خوشکانم چاکەی خوایە ڕەحم بە دایک و باوکم بکەیت ئەم قسانە بکەن گشتی دوای ئەو بڵێ خوایە لە خەیری ئەم قورئان خوێندنەی من دایک و باوکم بێبەش نەکەی ئیتر ئەگەر ئەم دوعایە خوا قبوڵی کە ئینشاءڵڵا بەشدار بوون تایە ئەگەر خوای تەعالایش قبوڵی نەکا هیچ نەبێت دوعاکەت کردووە تۆ ئیتر خوای تەعالا ئینشاءڵڵا قبوڵێکە. ئاوا باشە کەسێک هەیە زۆر دڵتەنگە و هەست بە بێهیوایی ئەکا ئامۆژگاری چییە؟ ئەم غەمباریانە لە هەمومانە هەیە بەڵام ئینسان هەوڵدا لەگەڵ خوایە پەیوەندی خۆی چاکە هەوڵدا لە سوجدەکانە زیاتر خەم و خەفەتی دڵی خۆی بۆ خوا باسکە ئەوە باشترین ئیسراحەت بە دڵی ئینسانەدا باشترین ڕێنمایی نوێژ و قورئان خوێندن و دوعاکردن و ذکرکردن ئەلا بذکر الله تطمئن القلوب ڕاستی ئەوانە زۆر زەرورن و دوورکەوتنەوە لە زۆر ئەو کەسێک کە زۆر دڵی بێتاقەتە زۆر سەیری فەیسبووک و ئەمانە ماوەیەک لێیدا ببڕێتتر خەم و خەفەتەکەت کەمە بێتەوە چکە توار خەبەرێکە بیسی دڵت داخورپێنێ هەر زۆر جار یعنی بڕێ هۆکارەکەی تەلەفۆن و مۆبایلە بەڕاستی ئەو بدەین خۆمانی لێ بە دوور بگرین. کەسێک گومانی هەیە کە سوێندی خواردە و حکمی چییە؟ ئەگەر گومان بێ هیچ شتیان نییە ئەگەر گومان چکە گومان حتا تەکید نەبی هیچ ناکرێتە سەر من گومانم هەیە نوێژی بەیانی 2 ڕکاتم کردێ یا 3 ڕکاتم کردێ تەواو گومانەکە کە 3 ڕکاتەکەی خەمە لەو 2 ڕکاتەکە تەواو گومانم هەیە دەست نوێژم شکیانە یا نەشکیاوە بۆ نمونە ئێستا من لەم کاتە دانیشتم لە مزگەوتا کە دەسەکەینە نوێژی وتر گومانم هەیە ئایا دەست نوێژم هەیە یا دەست نوێژم نییە پێش ئەوەی کە بێمە ناو مزگەوتەوە دەست نوێژم گرت یانم گرتم
تەواو گومانەکە فڕەداولاوە گومان ناخواتۆ یەقین ئەخواتەوە یەقینەکە حەساوە ئیتر گومانەکە ئیهمالی بکەوتەوە گاڵتەکردن بە نیقاب و حیجاب وەڵا گاڵتەکردن بە حیجاب ئیتر کفرە گاڵتەکردن بە حیجاب کفرە حیجاب فەرزە و هەموو ئافرەتێک و ئاەتی قورئانی لەسەر دابەزیە هەر کەسێ گاڵتە بە نیقاب بکە ئەوە ئەبێ بێتە ئیمانی خۆیان یعنی ئێستا من ئەگەر ئافرەتێک لەبەر خاتری خوا پەچەی دابێتە دەمچایە بۆ من براژنێکم پەچەی داوە تێگەی با من خۆم بە سونەتیشی بزانم ئەو لە من ئازاترە سونەتەکەی جێبەجێکردم بڕۆم باڵتی پێ بکەم نەکبەتیە یعنی ڕیشتاشین بەبێ عوزر حرامە بەڵێ ڕیشتاشین بەبێ عوزر حرامە ناتوانم زیاتر ڕوونکردنەوە بدەم چونکە من چەند جار ئەمە باس کردووە ئەگەر عوزرت نەبێ ئەبێ ڕیشت هەبێ من آخر ئەڵێ بێ عوزر ئەگەر عوزرت هەبێ ئیترەوە عوزر خۆت و خوا عوزر لای خۆت و خوایە درۆ ناکرێ لێل خوایە داواکارم هەموو ئەم پیاوە بە ڕێزانە بە تایبەتی ئەوانەی تەمەندارن گشتان وەکو حاجی قاوەر و وەکو حاجی نووری ئەمانە کە بڕیاریاندا دەستکەنە ڕێگشتان ڕیشدانن بۆ داینانن ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم والله ئەمە نەخۆشە ئەگەر پیاوە بە تەمەنەکان بە تایبەتی ئەوانەیە کە هیچ عوزرێکیان نییە ڕیشیان بێ آخر ئێژی ئەخورێ کاکە ماوەیەتر ناخورێ ئیسە بیکە دڵنیا بە ماوەیەتر ناخورێ لە ئەوڵ ئەخورێ بەس دوای ماوەیەتر ناخورێ ڕیشدانن ئینشاء الله خوای گەورە بەرەکەتی تێخا ژنەکانتانیش پێیان ناخۆش نییە تۆزێ لە ئەوڵە زبرە عەزێتیانەدا بەس دوای ماوەیە زبرەکەی نامێنێ ئینجا دەستی پیا تێرێ زای چەنێ خۆشە برا دایکە عایشە دەستی هێناوە ڕیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایمەنیش ئەیفەرموو سوێن بەو خوایەی کە پیاوانی بە ڕیشۆ جوان کردووە سوێن بەو خوایەی کە پیاوانی بە ڕیشۆ جوان کردووە ڕیشدانن لەسەر من دڵنیا بن دوای ماوەیەکی ژنەکان زۆر ڕازی ئەبن لەو پیاوانەی کە ڕیشیان هەیە هیمەتی لێ بکەن و مەترسن داینن لە هیچ مەترسن ئینشاءالله ئەلەم مزگەوتە ئەگەر 100 نەفەر داینا ئیتر ئەبێتە شت گەنجەکانیش دڵیان چاوتان لێ یەکەن ئەوە ئیتر باس عوزر بینی خۆتۆنە خوا بین و خۆتان و خوا ئەگەر عوزرتان هەیە ئەوە ئیتر ئینشاءالله ڕۆژێک لە دڵ خۆتەوە ئەگەر من لە چ شتێکە عوزرم بوو بۆ نمونە ئەگەر لە چ شتێکە عوزرم بوو کاک ریاض ئەزانی چی بکەم نیەت زۆر مهمە زۆر ئەڵێم خوایە زۆر حەزەکەم ڕیشدانم ئەم سنەتەی پێغەمبەر جێبەجێ بکەم خوایە یارمەتیم بدە ڕۆژێ لە ڕۆژان بتوانم داینم حتا ئەو ڕۆژەی دایانەی عوزرت هەیە ینی مەسەن کێشە بۆ دروستەکەن لە دەوامە ئەمانە حتا ئەو ڕۆژە ئومێد دەکەم گوناحبار نەبی ئەگەر عوزرەکەت ڕاست بێ دوای ئەوەش کە عوزرەکەت نەما داینەن و ناوی خوای لێبێرن ڕیزی یەکەم بۆ پیاوان و ئافرەتان خێری وەکو یەک وایە ئیسە کە مزگەوتەکان جیاوازە ژن ها لەو دیمە و پیاوها لەیرن باوای گشتی وەک یەک وایە بەس ئەو کاتەی کە لە کات پێغەمبەر صلی الله عليه وسلم ژن لەناو مزگەوت پیاوان هەبووە پێغەمبەر حەزی نەکردووە ژن بێتە پێشەوە بۆی تێکەڵ پیاو نەبێ فەرموویەتی یەکەم چاکترین ڕیزی ئافرەت ئەوەی لەداوە بێ یعنی خێرەتێک ئافرەت لەداوە دەستی پێکرد هی پیاویش لە بەردەمەوە دەست پێکە بەڵام ئیسە کە مزگەوت جیایە هی ئافرەتش ڕیز یەکەم خێرترە